8 ئەندامی خێزانەکەی بە چەکی کۆمەڵکوژی کیمیاوی لە ساڵی 1980 شەهید بووە. تاقانێ و دەڵێت لە دوای نەمانی تەواوی خێزانەکەیان ژیان زۆر سەخت و قورسە. ئەو تاقانەی کیمیاباران دەڵێت هیواخوازە بەکارهێنانی چەکی کیمیاوی لە کۆمەڵگەی نێودەوڵەتی قەدەغە بکرێت. یعنی هەرچەنە ئێمە بەنسبەت تاقانەکانەوە کە ماوینەتەوە ئەگەر ئێمەش بمردینایە بە تەواوەتی خێزانێک کۆتایی پێهات ماناوێت چەکی کۆکوش چەکێکی زۆر قەدەغێ و چەکێکی زۆر سامناک و ترسناکە لەناو خێزانێکی 9 نەفەریە یا 10 نەفەریە یا 11 نەفەریە کاتێکە یەیتەوە بە ئاگا و سیرەکە چواردە و چۆڵەمە شتێکی ئاسان نییە یان شتێکی زۆر سەختە. قوربانیانی چەکە کۆمەڵکوژەکە بەردەوام بە ئازاری برینەکەیانەوە دەژین. ڕۆژانە کاریگەری کیمیاویەکە لە سەریان زیاتر دەبێ و تەندروستیان بەرەو خراپتر دەچێت. خۆتان باشدان خۆتان هاتوو ژیانی منتان بینیەوە لە ماڵەوە بە ئامێری ئۆکسیجن شەو ڕۆژەکەینەوە و ئەوە حەب علاجیشمان قۆڵ بەڕاستی تەواو لە ڕووی دەرینیش یەک چوینەوە و داواکارین ئەمە نەیە بۆیە بمان داواکاری بۆ ئێستا چارەسەری پێویست بە ئێمە کرایە وەکو بریندارانی چەکی کیمیاوی و داواکارین لەوەی کە حکوومەت ئاوڕ جدید لە بەرکەوتوانی چەکی کیمیاوی بداتەوە لەمە زیاتر پەراوێز نەخرێن. ئەمڕۆ 11 لە ڕۆژی گیانی قوربانیانی چەکی کۆمەڵکوژ کۆمەڵی قوربانیانی چەکی کیمیاوی پەیامێکیان ناڕاستەی دەسەڵاتدارانی هەرێم و ئاستی نێودەوڵەتی کرد و چەند داواکاریەکیان بۆ باشترکردنی ژیانی بەرکەوتوانی چەکی کیمیاوی خستە ڕوو. یەکەم پرۆژە یاسایەکی تایبەت بە بەرکەوتوانی کیمیاباران لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ئامادە و پەسەند بکرێ و بخرێتە بواری جێبەجێکردنەوە کە سەرجەم ماف و ئیمتیازاتەکانی بەرکەوتوانی تێدا دیاری بکرێ. تەرخانکردنی بڕەبوجەیەکی تایبەت بۆ چارەسەرکردنی بەرکەوتوان چونکە زۆربەی بەرکەوتوانمان ماوەی 4 ساڵە سەردانی پزیشکەکانیان نەکردوتەوە و کات و سەردانەکانیشان بەسەریدا تێپەڕیوە کە ئەمەش گرفتی زیاتری تەندروستی بۆ دروستکردوون. قوربانیانی کیمیاباران چاوەڕوانی ئەوە دەکەن لە پرۆسەکانی چاکسازی حکوومەتی هەرێم ئاوەڕی جدیان لێباتەوە و هیچ پاساوێک نەهێنرێتەوە بۆ بڕینی منحەکەیان و بارگرانی سەرشانیان زیاتر نەکا. دوای 33 ساڵ لە قەدەغەکردنی چەکی کیمیاوی برین و ئازارەکانی مەرگەساتی 16/1980 هەڵەبجا هەر تازەن و دەیان بەرکەوتامیشە بە ئازارەوە دەژین و بەشێکیان مانەوەیان پەیوەستە بە ئۆکسجینەوە و ئێستاش شوێنەواری کیمیابارانەکە لەسەر دەروون و جەستەی برینداران و هاوڵاتیانی شارەکە ماوەتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.